ساڵانە ئێمە هەموو ساڵە پێشانگامان هەیە بەڵام ئەم ساڵە بەرەوەی خوێندن دواکەوت بە یەک گروپ ئامادەیەکان بنەڕەتیەکان باخچەکان بە هەمووی بە یەک گروپدا بەزیون بە ئیشی تەنها تابلۆکانیان ئیشی دەستمان بەکار نەهێناوە. ئێمە وەکو ئامادەی تیمەلیک بەشدار بووینە پێشانگای ئەمە پێشانگایەکی ساڵانەی مەکتەبەکانە ئەبێ هەموو مەکتەبەکان بەشدار بێن شەکانیان زیاتر ئەکادمیە یعنی زیاتر جۆری ستیلایان بەکارێنەوە یاخود تەبیعیان بەکارێنەوە یاخود شێوەی مرۆڤ دەموچای مرۆڤیان بەکارێناوە. Tu je sais pas du tout. بله وقت پیمانگاه تکنیکی تای آکر ایواران کرابیم په انجام دادن فستیوال کا کلتوری و پیش سپاس بوان قطابیا اوت پشکدار بوین ادگلما وقت پیمانگاه تکنیکی که اف شواز کلتوری آن کردواری نیشابان میوانادا و همه کادا شوازه که زور باشه با است هستن تواتی و روشنبیری بوان قطابیا سپاس و همه پشکدار کد گلما آرکاری. هر وڵاتێک و عادەتی خۆی هەیە هەر وڵاتێک و کەلتوری خۆی هەیە بۆیە ئێمە شوەک و کورد هیوادارم هەموو خەڵک ببینێتن کە ئێمە بە کەلتوری خۆمان جوانین نابی ئێمە ئاشایی لە کەلتوری خۆمان بکەین. Azlaki qutobiyaki ve peymangehe pişikdarum çand tiştekit filigluری بونم نوکیوان تشت کما دوناویره آواش وکی بیرودنک بابو پیم میزه که چشول کیا و که چه میجول بونه که چه و جون خور روزونه برکی ببیه. خوشحالم ئەوڕۆ وەکو حەیران بێژێک لە شاری هەولێر بەشدارم لەگەر ئەو 22 کەسات جوانی کە ئەوڕۆ ڕێزەنای مەراسمی ڕێزەنانیان بۆ دەکەیت لە هەموو بارەکان بە زیازیا جێگای دەستخۆشیە بۆیە من خۆم بەختەوەر دەزانم بە چەند حەیران و بەسەیەک بەشدار بووم لەو مەراسیمە. لساڵیا 2019 ڕۆژنامەگەری گەلی کوردی ئەلێرەدا ڕۆژنامە نووسەکان ئەوەی لە کاروباری فولکلۆر کاریان کردو و نووسینیان هەبوو بۆ ماوەی ئەو هەموو ساڵە ئەلێرە ڕێزلێنانیان وەرگرت و منیش هەر وەکو یعنی کسی شێخ زەعفەر بەرزنجی کە هەرچەندە لە ژیان نەماوە خەڵاتەکەم لە زیاتی ئەو وەرگرت و سەربەرزم پێی کە بۆ ماوەی 40 ساڵ ئەلێرەدا خەباتی هەبووە.